برئيس ميوانا كما ياهجاهية سوسن ميرخان سروكا لجنة شهيدان لبرلمان كردستاني سوسن خان داماتا باجبه اديه ام اگر بحثا في برسيبكين هالبته تزاني جي كسو كارن قربانيين جينوسايد لكردستان اللي هالبجه بقى اشخا بروسيسا كيميا باران كرني هالبجه وگرتيا دولي جافايتي باليسان و دوكان و بهدينان هميه وگرتيا حكومه العراق حتى انه كي جوان تعويش نكريا قرابو نكريا كاتا بوفي كي قالوا وچ كريا هولين وچنه گلک سپاس هلبت سال و گرا 35 ساله کیمیا باران کرنا حلبجه سر رز و نوازش بو توایا شهیدت پارزگاه حلبجه و توایا شهیدت کرد و کردستان داد نمینین راستی دا هر وکی دزانن حلبجه یعنی سنبولا قربانی دانا نتوی کرده راستی دا ام وکو لجنه کاروبار شهید و جنوساید و زندانی سیاسی گلک جارا ام گل کسکارت شهیدا گل حوالت خل پارزگاه حلبجه کمال قربانیان حلبجه کشه و گیر و گرفتت خو هینای لجنه شهیدا و ام وکو لجنه شهیدات راستی دا همی او کشه و گیر و گرفتت گوهی ما گهاندین انجمن وزیران حکومت هرما کردستان هر بوی چنده جید سال و گرا 34 سال کیمیا باران کرنا حلبجه دا پارلمان کردستان یعنی جلسه کا تایبت گرده السر تواب او کشه و گیر و گرفتت کسکارت شهیدا یت کیمیا باران حلبجه بریندار حلبجه کم کوریت حلبجه یعنی ما انجام ده و ما او راست بارده همی یعنی ناردنا انجمن وزیران یعنی دوی سال و گرا 35 سال مینا کیمیا باران حلبجه راستی داخازا ما وکو لجنه شهیدا او وکو حکومت هرما کردستان یعنی پیداگیری سروان راست بارده بکه و همی او کشه و گیر و گرفت و داواکاریت که سکارت سربرزت شهیدت حلبجه یعنی بیت جبجه کرن و آفرک لکیمیا باران شهیدت کیمیا باران حلبجه و تایبت بریندارت حلبجه که براستی معاناتت گلک زورت هایی هل ویرجی براستی از پیروز بایل خلک پارزگاه حلبجه کم که لانجمن فدرالیا عراقی و حکومت عراق یعنی بریارا به پارزگاه بونه حلبجه در کرد بس اوه یعنی راستی کفایت نینه یعنی حتی نکجی یعنی کسوکار شهید کیمیا باران حلبجه به دست کشه و گیر و گرفت و دیان کشه کو روبروی واند بنه و یعنی راستی یت مانول برهنده یعنی پیدویا هرچنده یعنی بکرت پارزگاه عملی شغل بیت سر کردن و خاتو سوسن شهید پارزگاه حلبجه بیت کردن باشه خاتو سوسن کواتا دتوانین لیره بلین اگر بڕیاری بە پارێزگا بوونی هەڵەبجە هەرچەند لە هەرێمی کوردستان دان بە هەڵەبجە نراوە وەکو چارەمین پارێزگای هەرێمی کوردستان بەڵام ئەگەر هاتوو بە تەواوەتی ئەم بڕیارە لەسەر کاغەز نەبوو چوە بواری جێبەجێ کردو تا چەندە ئەمە گرنگە بۆ خانوادەی شەهیدان ئەو کەسانی کە بریندارن لە دوای کیمیا بارانەکەەوە پێویستیان بە یارمەتیە تا چەند ئەمە ئەتوانێت کاریگەری هەبێت لەسەر دۆخ و بارگوزەرانی ژیانی ئەوان خۆی بە پارێزگابوونی هەڵەبجە لە ڕاستیدا هەنگاوێکی گرنگە بەڵام دەبێ بە کردەیی ئەمە بساڵمێنرێ کە بەڕاستی پێویستە کێشە و گیر و گرفتەکانی کە سوکاری هەڵەبجە یعنی ڕەچاو بکرێ ئەمەش تەنیا وەکو جەنابتان باستان کرد ئەوە نییە کە حوبر بێ لەسەر وەرەقەت دەبێ هەنگاوی عملی بنرێ ئەو کێشانێکە هەن چارەسەریان بۆ بدرۆزرێتەوە چکە لە ئێستاشدا دەیان برینداری بەرکەوتەی چەکی کیمیایی بە ئازار و برینەکانی خۆیانەوە دەناڵێنن دوای 35 ساڵ یعنی حکوومەتی فدرالی عێراق دەبێت تەواوی ئەو معاناتانەی کە هەیە ئەو کێشە و گرفتانەی کە هەیە و ڕوبەڕووی کە سوکاری شەهیدان دەبێتەوە چه بەرکەوتەی چەکی کیمیایی چه ئەو معاناتانە کە هەنیانە لە دامەزراندن لە کچ و کوڕی شەهیدان قەرەبوویان بکاتەوە و ژیانێکی شایستەیان بۆ دابین بکاتەر بۆ ئەم مەبەستەش لە ڕاستیدا حکوومەتی هەرێمی کوردستان دوای ئەوەی کە بڕیاری بە پارێزگا بوون لە حکوومەتی فدرالی و پەرلەمانی عێراق دەربچێت دەبێ یعنی یەکێک لە خاڵە سەرەکیەکانی دانووسانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی فدرالی عێراق ئەوە بێ کە زۆر پێداگیر بێ لەسەر ئەوەی کە هەنگاو عملیەکانی خۆی دەست پێ بکە بۆ ئەوەی قەرەبووی خەڵکی مەزلومی هەڵەبجە بکرێتەوە و کێشە و گیری گورەتەکانی کە سوکاری شەهیدان و بەرکەوتوانی چەکی کیمیایی و کچ و کوڕی شەهیدان
دابین بکرێ وە ژیانێکی شایستە بژین هەروەکو بەڕاستی تەواوی ئەو شەهیدانەی عێراق قەرەبوو کراینەوە بەڵام تا ئێستا شەهیدانی هەتا ئەنفالکراوانی کە سوکاری ئەنفال کراو کە سوکاری بەرکەوتەیچێکی کیمیایی وە شەهیدانی کیمیابارانی هەڵەبجە تا ئێستا قەرەبوویان نەکراوتەوە هەرچەند هەڵەبجە پرسەکردن جێیە بەڵام تا ئێستا هەنگاوێکی ئەمەلی نەنراوە بۆ بەریا چندێکی مەبخوا بەرنامەیەکی مەیدانی لە هەڵەبجە کرد من هەزر کرد هەڵەبجە بەوێ حکمی و زۆرترین قوربانی دایە زۆرترین خزمەتاوی باژاری هاتیەکردن لێ بەر و باژیبە دەبێت تاکە باژار بیت و زۆرترین پشتگوێ خستن هەبوویە پرۆژێن خزمەت گوزاریە نەبوونە بە سادام قاتن ئەردی هاتنە تاوزیکردن خوددانێ نامزان ئەردێنال ئاسمانی نەل ئەردینە چ جهنینە و هەڵەبجەجی سنوورێکی بەرفرە دیگەل ئیران هەیە چەندین دەرەزینکێن لاوەکی هەنە بەردام هاتوچۆ هەیە دەڤەرێکی بەرفرە ژاریە کشت و کالیێڤە کەواتە بووبەیەکی گەل و پێویستە چ بێتەکرد ڕاستیدا هەروەکی هەمی ئاگادارین یعنی ڕاستی پارێزگاها هەڵەبجە پارێزگەهەکێک و لە ڕووی کشت و کالی لە ڕووی گەشتیاری ڕاستی ئاخەکە پیت و بەرەکەتە هەیل بەروێ هەندێ یعنی حکوومەتە هەرێما کوردستانê دێشێت دەیان پرۆژێت کشت و کالی دەیان پرۆژێت دی دەیان پرۆژە بۆ کچ و کوڕێت شەهیدا یعنی تاعیناتێت کچ و کوڕێت شەهیدا یعنی ئەنجام بدەوە هەروەسا گرنگیەکە تایبەت بە ئاوەدانکردنەوە وان دەوەرە بێتەدان و خەستەخانێت تایبەت بۆ بەرکەفتەیە چەکی کیمیایی بۆ کە سوکارێت شەهیدان و هەتان و کێژی یعنی توان معاناتە دادژین بێتە دابینکردن ڕاستی یعنی پێدویە هەمی هەولێت خۆ بخنەگەر چکات ڕاستیدا یعنی ئەف شەهیدێت ما هەتان و کێژیت نالینن بە دەرد و کارەسات و ئەو کارەساتێت سەرداهاتی ئەو برینێت لە شێواندا 35 ساڵەت گەلواندانە بەرەندێ ڕاستی وەزارەتە تەندروستیا حکوومەتە هەرێما کوردستانێژی دەبیا هاریکار بیت گەل بەرکەفتیە چەکی کیمیایی چکە ئەم ئاگادارین وەکو لێژنا شەهیدا معاناتێت گەلک زۆرێت هەی هەمی ئیمکانیاتێت وان بێنە دابینکردن بۆ هەندێ یعنی ئەو ئازارێت گەلوان هەیە ڕاستی پچەک بارێ وان سوکەتەوە و حکوومەتە هەرێما کوردستانێ و هەروەکو من بەحث کردی لە دانوستان گەل حکوومەتە فدرالیا عێراقێ یعنی پێداگیریەکە زۆر بکەن قەرەبوویە کە سوکارێ شەهیدا بەرکەفتیە چەکی کیمیایی هەمی پێدویێت ژیانەوان بۆ بێنە دابینکردن بەڵێ ئێمە سپاس دەکەین خاتو سەوسەن میرخان سەرۆکی لیژنەی شەهیدان لە پەرلەمانی کوردستان لەگەڵمان بوویت سپاس